نوێنەرەکانی ئێوە بوون بەکردەیی بەگژی گەندەڵی و گەندەڵی دارایی گەندەڵی یاسایی گەندەڵی کارژێریدا چوونەوە ئەوە نوێنەرەکانی کۆمەڵ بوون لە خەمی ئێوەدا بوون بە تایبەتچینی زوتیاران دەنگ دەرانی بەڕێز و خۆشەویست بە پاڵپشتی خوای گەورە و پاشان بەدەستهێنانی متمانەی ئێوە ئینشاءالله دەبین بە بەدیلی سەرەکی دەسەڵاتی خۆسەپێن ئەمڕۆ یا بەیانی بڕابرد و شاهێدی ئەو ڕاستیەیە کە ئێمە کردار و گفتارمان بەڵێن و کارەکانمان پرۆژە و جێبەجێکردنیان لە حکومەت و پەرلەمان و ئەنجومەنەکان و حکومەتی خۆجێی سەرمێنەری ئەو ڕاستیان کە دەتوانین لە تواناماندا هەیە نوێنەرێکی ڕاستەقینەی ئێوە بین پشتیوان بەخوای گەورە هاوڵاتیانی چەوساوەی کوردستان لە ڕابردوودا کۆمەڵ بوو دەرگا داخراوەکانی بەڕووی هاوڵاتیاندا کردەوە و بربەستەکانی نێوان هاوڵاتیان و دامەزراوەکانی شکاند و دیوارە نامۆکانی ڕووخان کۆمەڵ بوو مەحسوبیەت و منسوبیەت و حزبایەتی لە کاری دامەزراوەیی و وەزاریدا لابرد نوێنەری ڕاستەقینەی ئێوە بوون کە توانیان کەسەکان بە پێی توانە و لێهاتوویان ئەرچیان پێبستپێرن و بە تەحەداوە دەڵێن کە کۆمەڵبوونمان کردبێتە پێوەر نوێنەرەکانی ئێوە بوون بەکردەیی بەگژی گەندەڵی و گەندەڵی دارایی گەندەڵی یاسایی گەندەڵی کارژێریدا چوونەوە و سەلماندیشمان ئەوە نوێنەرەکانی کۆمەڵ بوون لە خەمی ئێوەدا بوون بە تایبەتچینی زوتیاران کە بەرهەمەکانیان گرنگی پێ بدرێ و وەساغ بکرێتەوە و چیتر زوتیاری هەژار و دەشت قڕێشا و تووشی زیان و زەرەر نەبێت ئەوە نوێنەرەکانی ئێوە بوون عەبدوستار مەجید قادر کاندیدی ژمارە 1 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری بازنەی هەولێر